خۆشەویستانم ئەوەی ئێستا دەیبینن دەزانن لە ڕابردوودا هیچێ بووە؟ خۆشەویستانم هەروەکو دەزانن لە ناوچەی سەرسەنگ لە نێوان هەردوو چیای مەتین و گارادا قەسرێک هەیە بە قەسری سەرسەنگ ناسراوە کە هی مەلیک فەیسەڵی دووەمی عێراق بووە لە نێوان ساڵەکانی 1953 بۆ 1955 دروست کراوە و لە کاتی هاویناندا مەلیک سەردانی ئەو قەسرەی کردووە. لێرەدا پشوویداوە و ئێستاش دیمەنێکی زۆر جوان و سەرنجڕاکێشی بە ناوچەی سەرسەنگ بەخشیوە کە دەڕوانێتە بەرزاییەکانی سەرسەنگ خەڵکی ناوچەکە و هەر گەشتیارێک ئەگەر ڕوو لەو ناوچەیە بکەن بە دڵنیاییەوە دێن و سەردانی ئەو کۆشکە دەکەن لە نزیکەوە بیبینن. خۆشەویستان ئەوە دەیسەلمێنێت کە سەرسەنگ ناوچەیەکی گەشتیاری زۆر گرین بووە لە ئێستا و لە ڕابردووشدا وەکو پێشتر باسم کرد سەرۆکی پێشووی عێراق ڕژێمی عێراق سەدام حوسێن کە کۆشکی هەبووە لێرەوە بە هەمان شێو پێش ئەویش مەلیک فەیسەڵ لێرە کۆشکی دروست کردووە و بۆ گەشتکردن هاتوونەتە ناوچەی سەرسەنگ. ئەوە دەیسەلمێنێت کە سەرسەنگ ناوچەیەکی گەشتیاری زۆر گرنگ بووە بەڕاستی ئینجا دیمەنێکی زۆر جوان و دڵڕفێن و سەرنجڕاکێشی هەیە کەش و هەوایەکی زۆر فێنکوو لەبار و خۆشی هەیە بۆ گەشتکردن.